حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتمان هەمیشە بە ئەرکی خۆی زانیوە پارێزەرێکی ڕاستەقینەی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی بێت و ماف و امتیازاتیان پارێزێت و مینحە و موچەیان بۆ دابین بکات و خزمەتگوزاری خوێندن و تەندروستی و نیشتەجێبوونیان بۆ دەستەبەر بکات. بۆیە سەرەڕای قەیرانی دارایی و باری قورسی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتمان و بە پشتیوانی هەردوو بەڕێزان سەرۆک و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی توانیمانە مینحە و امتیازاتی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و جینەساید و زیندانیانی سیاسی بەبێ پاشەکە و دابەش بکات و هەروەها بە بڕیارێکی بەڕێز جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە لە 21/2018 11,141 پارچە زەوی نیشتەجێبوون دابین بکرێ بۆ ڕاگیراوانی سیاسی و ڕزگاربووانی شاڵاوەکانی ئەنفال و شەهیدانی سەنگەر و جینۆساید و زیندانیانی سیاسی لە سنووری پارێزگا و ئیدارە سەربەخۆیەکانی هەرێم. 2500 ڕۆفاتی پیرۆزی ئەنفال و جینۆساید کراوان گەڕێنراونەوەتەوە هەرێمی کوردستان، بەڵام بەهۆی هەندێک هۆکاری سیاسی و ئەمنی و ئیداریەوە نەتوانراوە سۆراغی شوێنی کۆمەڵکوژیەکان بکرێت و هیچ شاید حاڵێکیش تا ئێستا زانیاری نەداوەتە حکوومەت و وەزارەتمان بۆ ئەوەی تیمی گۆڕە بە کۆمەڵەکان ئەرکەکانی خۆیان بەجێ بگێنن و ئێمە هەمیشە لە هەوڵداین بۆ سۆراکردنی گۆڕە بە کۆمەڵەکان لەگەڵ حکوومەتی ئیتیحادیدا.